لە ماوەی 3 ڕۆژدا زیاتر لە 2500 کتێب و ناونیشانی جیاواز بۆ کتێبخانە سوتاوەکەی پیرەمەگرون کۆکرایەوە. کەمپینی کۆکردنەوەی کتێب کە لە نێو کەمپی کۆلێژەکانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەڕێوەچوو، هیوا و ئومێدی بۆ خوێنەران و نووسەرانی شارۆچکەی پیرەمەگرون گەڕاندەوە. لە ماوەی چەند ڕۆژێکی کەمدا زیاتر لە ژمارە و کتێبانەی کە سوتا بوون، کتێب و سەرچاوە و ناونیشانی جیاواز بۆ کتێبخانەکە کۆکرایەوە. سوپاسی تایبەتمان بۆ کەناڵی کورسات کە سپۆنسەری ئەم کارەی گرتە ئەستۆی خۆی. خۆشبەختانە ئەوەی کە ئێمە پێشبینیمانەکە لە سەروی پێشبینیەکانی خۆمانەوە بوو. لە ماوەی ئەم 3 ڕۆژەیە زیاتر لە 2500 کتێب لەلایەن خوێنەران، لەلایەن هاوڵاتیان، لەلایەن دامەزراوە کەلتوریەکان، ئەدەبیەکان پێمان گەیشتووە. هەندێک دامەزراوە هەیە، هەندێک مؤسسات لە هەولێرەوە پەیوەندیان پێوە کردین کە نەیانتوانی فریان نەکەوتن، بەڵێنی ئەویان داوە 1000 سەرچاوەی جۆرا و جۆری کتێب بە زمانی ئینگلیزی و عەرەبی پێشکەش بە کەمپینەکە بکەن. سوتاندنی کتێبخانەی پیرەمەگرون بە تەنیا زیانی بە کتێبەکانی نێو کتێبخانەکە نەگەیاند، بەڵکو زیانی زۆریشی بە باڵەخانە و کەرەستەکانی نێو کتێبخانەکەش گەیاند. لە پاڵ کەمپینەکەدا کەسانی خەمخۆر هاتوونەتە سەرهێڵ و بڕیارە لە ماوەیەکی کەمدا بینای کتێبخانەکەش نۆژەن بکرێتەوە. ئەوەی کە ئەمڕۆ بینیمان ئەوە کار و کردەوەی خوێندکارانی زانکۆ پەیمانگاکانە، بۆیە ئەوەی ڕووداوی کە ڕوودا جێی قبولی هیچ لایەنێک نەبوو، بە خەڵکی پیرەمەگرون خۆشیەوە. هیوادارین لەم کەمپینە و کەمپینەکانی بتوانین کتێبخانەی پیرەمەگرون بخێنەوە سەرسکەی خۆی و ئێستا خێرخازێکی بەڕێز لەوێ بە ناوی کاگەڵمەت مەبلەغێک پاری تەرخان کردووە دەستکراوە بەسەر لە نوێژەکردنەوەی کتێبخانەکە. جیاواز لەو دەستەی کە کتێبخانەکەی ئاگر تێبەردا خوێندکارانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەشدار و هەڵسوڕێنەرێکی دیاری سەرخستنی کەمپینەکە بوون. ئێمە وەکو خوێندکارانمانەوێت پەیامی ئەوە بگەێنین کە خوێندکار ئەو کتێبخانەی نەسووتانەوە، نەک هەر خوێندکار نەیسووتانەوە، بەڵکو وەک ئەیبینین هەر خوێندکارە هەوڵی ئاوادانکردنەوەی کتێبخانە و شوێنە ڕۆشنبیریەکان هەیە. ویسمان بۆیان بسەرمێنین کە خوێندکار یارمەتی دەرە، نەک ئەوەی بڵێ کە تێک دەرە. بە خۆشحاڵیشەوە کتێبی زۆر باش کۆکراوەتەوە. کەمپینی کۆکردنەوەی کتێب با دروشمی پەرتووک ئایندە بنیادنانەوە بۆ ماوەی 3 ڕۆژ با سپۆنسەری میدیایی دەستگای میدیای کورسات بەڕێوەچوو. ئامانجی کەمپینەکە گەیاندنی پەیامێک بوو کە دەکرێت لە بری هەر هەنگاوێکی هەڵا سەدان و هەزاران هەنگاو بۆ ڕاستکردنەوە و بنیادنانەوە بنرێت. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.